گرتنێ میوانێکی من هەیە ئەگەر فەرمووتن ئەو ژی پەرلەمانتەرێکە هێژای سەید زەمان زراری ئەندامی پەرلەمانی کوردستانی بخێر بێ سەر چاوە فەرموو جەنابێ هەوا بخێر بێن سەر چاوەوە بۆ ڕۆژاوای کوردستانی چی ئینایە پەیامە هەوە چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆژ بۆ دووەم جار ئێمە بەشدارین فەرموویرە وەکو ئەندامی پەرلەمان بەو پێی کە ساڵانێک لە سێکتەری تەندروستی لە خزمەتی خەڵکی هەولێر بووین ئێستاش لە پەرلەمانی کوردستان بە هەمان ڕۆحیەت بەردەوامی لە خزمەتکردنی خەڵکی خۆمان ئەمڕۆ بەشدارین بە هاوکاری لەگەڵ برای بەڕێزم کە دکتۆر محەممەد قادر خۆشنان بەڕێوەبەری نەخۆشخانەی بەلسەمی تایبەت لە شاری هەولێر واروەها بەڕێز دکتۆر وڵات بەڕێوەبەری نەخۆشخانەی سەردەمی تایبەت لە شاری هەولێر بەبڕی 27 میلیۆن دینار و 500 هەزار دینار دەرمان و پێداویستی پزیشکی سەرەتاییمان دابین کردووە بۆ دەستگای خرخوازی بارزانی بۆ خوشکبرایانمان لە ڕۆژاوای کوردستان بە شانازیەوە وەکو ئەرچێکی ئاینی نیشتیمانی بەشدارین و لە ڕۆژانی ئایندەش ئینشاءڵڵا ئەگەر پێویست بوو لە خزمەتیاندا دەبین چ وەکو تیم ئێستا لە هەوڵداینە تیمێکی گەورە و ڕێک و پێک دروست بکەین بۆی لە هەفتەی داهاتوو لەگەر کاک موسای سەرۆکی دەستگای خرخوازی بارزانی تەنسیق بکەین ئەو ستافەی کە ئێستا لە ڕۆژئاوا خزمەت دەکا وەکو تەندروستی ئەوان ماندی دەبن دەگەڕێنەوە بۆ شاری هەولێر ئێمە دەچین شوێنیان دەگرین ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو چاوەڕوانی بڕیارەکانی دەستگای خرخوازی بارزانی دەبین ئینشاءڵڵا. کاک سەید زەمان جەنابتان باسی سێکتەری تەندروستی کرد لێرە زۆربەی زۆری خەڵک دەبینم کە شتۆمەک و خواردن و پارە دەهێنن بەڵام ئێوە دەرمانتان هێناوە چەند گرنگە لەم ئانووساتەدا کە دەرمانیش لە بۆ ڕۆژاوای کوردستان بچێ هەڵبەت دەستگای خێرخوازی بارزانی دەرمان دەنێرێ و تیمی پزیشکیشیان لەگەڵە بەڵام هەرچیەک بنێری هەر کەمە خۆت دەزانی ینی بە ملیۆنان کەس لەوەیە ئێمە لە دوێنەوە کە ئەو بانگەوازەی کرا لە ڕۆژئاوای کوردستان دەرمان و پێداویستی پزیشکی کەمی کردووە هەر لە دوێنەوە دەستمان کرد بە دابینکردنی دەرمان و پێداویستی سەرەتایی پزیشکی بۆ خوشکبرایانمان لە ڕۆژاوای کوردستان و هیوادارم هەموو لایەک هاوکارن بە تایبەتی پزیشکەکانی شاری هەولێر کارمەندانی تەندروستی نەخۆشخانە تایبەتەکان هاوکار بن لەگەڵمان بۆ ئەوەی باشترین و زۆرترین دەرمان و پێداویستی پزیشکی بۆ خوشکبرایانمان لە ڕۆژاوای کوردستان دابین بکەین. ئەو دەرمانانەی کە جەنابتان هێناوە لە چی پێک دێ؟ هەموو ئەو دەرمانە سەرەتاییانن کە زۆر پێویستن بە تایبەتی بۆ ئەو فەسڵی ئێستا کە سەرمایە و لە وەرزی زستان داینە هەموو ئەو دەرمانانەمان دابین کردووە کە بۆ حاڵەتی سەرەتایی بەکاردێت لە نەخۆشخانە و بکە تەندروستیەکان بە تایبەتی لە وەرزی زستانی ئێستادا. ئێوە بە دەستگای خێرخوازی بارزانی دەدەن ئەم هاوکاریانە دەدەین بە دەستگای خێرخوازی بارزانی ئەوانیش لە ڕێگەی تیمەکانی خۆیانەوە دەگوازنەوە بۆ ڕۆژاوای کوردستان. وەکو پەرلەمانتەرێکی کوردستان پەیامت چییە لە بۆ ئەم یەکگرتنەی لە ناو کوردە دروست بووە؟ ئەوەی ئێستا لە ناو جەماوەر دەبینین ئەو خڕۆشان و ڕابوونەی کەوا جەماوەر هەموو بەیەک دەنگ و بەیەک هەڵوەس و بەیەک ڕەنگ هاوار دەکا ئەمە خۆی لە خۆیدا دڵخۆشیەکە بۆ ئایندەی کوردستان ئینشاءڵڵا پەیامی من بۆ سەرکردە سیاسیەکان ئەوەیە کەوا هەمویان لەژێر چەتری جەنابی سەرۆک بارزانی کۆ ببنەوە لەژێر ڕێنمایی و ڕاستپاردەکانی جەنابیان یەک گوتاری وێک هەڵوێستی ڕابگەێنن بۆ ئەوەی لە حاڵی ئێستادا ئێمە هەرچەند یەکگر و یەکگرتوو بین و یەک هەڵوێست بین جوانی خۆمان زیاتر پیشانی هەموو دنیا دەدەین هەڵوێستی خۆمان باشتر پیشانی هەموو دنیا دەدەین و خەڵکیش باشتر ڕێزمان لێ دەگری و خەڵکیش باشتر حساباتمان بۆ دەکا کاتی ئەوەیە جیاوازیە سیاسیەکان بەلاوە بنێن جیاوازی حزبیەکان بەلاوە بنێن هەمومان لەژێر چەتری جەنابی سەرۆک بارزانی کۆ بینەوە لە شاری هەولێر بۆ ئەوەی بڕیارێکی یەکگرتوو بدرێت و لێرەشەوە پەیامم بۆ سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە ساڵێک و 3 مانگە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی خۆی کردو تاوەکو ئێستا کارە نەکراوەتەوە داوایان لێ دەکەم هەمویان جیاوازیەکانیان بەلاوە برێن بڕیار بدەن پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە کابینەی دێم با لە دایک ببێتن ئینشاءڵڵا بۆ ئەوەی باشتر ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ هەر گۆڕانکاریکە لە ناوچەکە ڕوودەدات. گەلێک سپاسیاتت کەم هێژای سەید زەمان زراری ئەندامی پەرلەمانی کوردستانی بۆ هینا ناوان هەفکاریان کوپێک هاتینە ژێدا و دەرمانن و پێتریان پزیشکی نمونەتان زۆر بێت زۆر سپاس دەکەم بەخێر بێ.